دکتۆر وەرزەر فەتاحم لەگەڵایە کە پسپۆڕی ڕاوێژکارە لە نەشتەرگەری ئێسک و جومگەیە باسی پێکانە وەرزشەکانەکەین بزانین چی زۆر گرنگە کە وەرزشەوانان ئاگایان لە خۆیان بێت ئەو پێکانانە چین کە ئەبێ زۆر ورد بن و زۆر بەتەنگ خۆیانەوە بن بۆی کاریگەری لاوەکی زیاتری لێ نەکەوێتەوە. دکتۆر بە خێراتی بانیت باش. سپاس بۆ ئامادەبوونت. دکتۆر با لەوە دەست پێ بکەین پێکانی وەرزشی بەگشتی لەکوێی لەشەوە دەست پێەکە یا چەند جۆری هەیە؟ وی جۆری زۆرە بەس ئێمە بێ وا باسیکەین زۆربەی خەڵک زیاتر تەرکیز دەکاتە سەر ئەژنۆ. باش بەس تۆ خۆزانی ڕاضات ئەنوع ینی وەرزشی ئاسنەکە نسا زۆر خەڵک ئەوانەی کە یانە کەمال ئەسام و بە ئامسا بیبینە ئەچن بۆ جم و یانە لەشیان بەقوتکەن تر ئەمانە تۆزێ نسیحەتی تایە بۆ خەڵک مەسەن کەوتنیش تەماانە کە بێنە تۆپتۆپێن و ئەوانش زۆر مەشاکلیان هەیە برۆ ئێمە لەکیەوە دەست پێکەین لەسەرەوە کە بڵێن لە قۆڵ و جاچینەوە خوارێ بۆ قاچ هەتا جوانتر مەسەرن لە تۆپتۆپێنە کەوتن کە ئەکەون هەرەوەنی ئەژنۆ باجار کە ئەکەوێ بەدەسا ئەم مەچەکەیان احتیمالە بشکێت یان ئانشکیان ئەمانە بە نسبەی ئەوانەی مسارە ئەوشتەکەن زیاتر قابلێتی مشکلێکی کەیانە بێت لەوانەیە شانیان دەرچێت یان ئەم سقانی ترقۆی پێڵەن باجار ئەشکێت ئەوانە زیاتر معرەزن یان زەربەی ئەوانەی کە کێکی و بۆکسینکەنەوە شەق و بۆکسە بەیەکەوە باجار ئەژنویان کە شەقێک تێڵە ئەژنۆکەی ئازیێتێت جاینە تۆپتۆپێن ئەکووتمان کەوتنەکە ئەوەیە زیاتر ئەم منتەقەیە و بازێکشان زیاتر لە ئەژنویانە نادرن هەیە پێڵێن کاحل ئەم جونکەی خوارەوە کێت بەلا ئەو تەمەزۆقی تووشە بێت ئەمە بەعام ئینەکانی کە لە وەرزشەکانە تووشە بێت باشە یەینە سەر ئەوانەی کە یاری ئاسنەکەن ئەمە بۆیە میسالێکێنمەوەلەوە مەسەن هەیە بتوڵێ هەیە من جارێکیانێکێکم بۆ هات بتوڵی عێراقیە بوو اینی ڕفعی ئەسقال بڵێن اینی کێشی قورس بەرز کاتەوە خۆی 50 کیلۆ گەشتو بوو کە هەڵگرتن یەکسەر چوو بۆ 150 کیلۆ لە 50 بۆ 150 تەمان زۆر زۆرە ئەو فەرقە یەکسەر زەرەرێکیا لەم ماسوولکەی بەڵێن بە کوردەکە چۆن شێ بێتەوە ئەدڕێت تەمەزۆقی توش بوو سێ هەفتە من خەریکی بووم علاجی ئەوم بۆ کرد یعنی حتا بتوانێت فریاکەوێتەوە بۆ بلایکەمەوە سێ هەفتە 4 هەفتەیە بێت اینجا ئەمە بە شێوازێکی عام ئەگەر پرسیاری کەش باشە دکتۆر با باسی ئەوە بکەین گرنگترین پێکانەوە وەرزشەکان بە تایبەت لە وەرزشی فوتبۆڵ و دووگۆڵی باسکەین فوتبۆڵ ئەگەر لای بین لە شکانن و شت تەماشکانن ئەوە زەربێکی زۆر بەقوتە ینی بۆ ماتۆ لیان ناوە ئەم قاچیان شکانە ئەوانە لە ئەبین چکە شکانن هەموو کە سەزانانی شکان کەوتنە بێ هەیە ئەڵێ ئەژنۆم سوورا ئەوانەی کە لە تۆپتۆپێنە زیاترینیان کە ئەزیێتیانەگا زیاتر لە ئەژنۆ بێت یعنی ئەتوان بڵێن لە سا هەفتیان بەشێکیان لە مەچەکیانە لە کەوتنەکە بەشێکیان لە کاحلەکە بە زۆربەیکیان ئەژنۆ ئەبێ تۆزێ ئاوا جوان ڕوونی کەینەوە تا تێبگەن ئەژنۆ چییە ئەژنۆ تۆزێ معقەتترە یعنی تۆزێ کۆمپلکسێکی تایە کە بڵێن فەرقی هەیە لەگەڵ جونگەکانی کە سامەسەن بینە سەر ئەم جونگەی حەوزە ئاوا سێری دەسمکەن ئەمە جونگەکەیە و تۆپ و بۆربڕینە یان ساپتە مەگەر زەربەیەک سیارەیە شتێ ئەگنا بە زەحمەت دەرەچێت بەس بۆ ئەژنۆ نە ئەژنۆ ڕان و لاقە لاق ئەگەر بیبینن ئەمە ڕانەکەیە لێرە لاقەکە دوو ئسقانی تایە ئەجا ئەمەی کە ئەیبینن ئەم شتە سپیانە سا بۆتان باسەکەم ئەمە لە چیەوە دروست بووە ئەم ڕان و لاقە هیچ شتێ نییە دوو ئسقانن ئاوا بەرامبەر یەک بەچی ڕاگیراوە ڕاگرتنەکەی مهمە ئەوانەیە کە بیرنارە بێ یان سا ئەمە لەگەڵ ئەملا ئەبینن لە دیوی ناو و دیوی دەرەوە بڵین ئەملا ئەولا ئەمە ڕەباتی پێڵەن کۆلاترە لەگەمنت ئەمە نایڵێ ئەژنۆکە بەم لا بۆ لا بڕۆیانی نەبوو ئەملا نەبوو ئەولا سافتیەکە باش یەینە سەر بۆ پێش و دواوە بەچی سافتە بێ ئەم سپی پێشەوە لەگەڵ ئەم سپی دواوە و کرۆسە پێڵەن کروشیت یان سەلیبە ئەمە دەوری چیە یەکێکیان ئەمەی پێشەوە نایڵێ بچێ بۆ پێشەوە ئەویکیان نایڵێ بچێ بۆ دواوە بەس ئەوەی پێشەوە زیاتر معڕەزە بۆ بچڕان یەینە سەر ئەمیکەیان هەکو بڵێنە هیلال نازم مانگ چۆن کە ئەوە بێت بە ئین ئەو مەرحەلەیە
ئەمە بۆ وەختی خۆی دراستێتی زۆر لەسەر کرا کە ئەمە چییە خۆی هەکو لاستیکە مەتاتێتە مێنسکەسی پێڵێن بعضێ کارتلیجی پێڵێ ئەمە دەوری ئەمڕانە ئەمە گەورەترە لە ئینیلاقەکە لەبەرەوە ئەماکو مەتاتێتێکە یعنی مەساحەی ئەکشێت بالضبط بۆ یەینە سەر ئەنجا تەکمیلی عەزەڵاتەکە لێرا 4 ماسوولکە هەیە لە ڕانە ڕەبتە بمەوە ئەمە کڵاوەی ئەژنۆیە یەتۆ ئەم کڵاوەی ئەژنۆ ئەوش باسەکەین قیمەتی چییە یەتۆ ئەچەقێتەوە لەم ئسقانەی لاقەکە ئەمە هەموو زەربات و ڕاگیر و لە سا هەفتای بەمەیە ساسی بەم سەلیبانەیە کە تۆ ئاگاو لە خۆن نەبێ ئەو ڕاگیرتەکانەوە کە پاڵ و پێونیان بخزەی بکەویت لەبەرەوە ئەمە ئەساسیاتی ڕاگررتنی ئەژنۆی ئەمانی کە بەرەکەون لە تۆپتۆپێنا زۆربیان نادرن ئەمە زۆر زەربێکی بەقوتەیە بێ لەسەر تەنیشتۆ لی یا زۆر بەقوت ئەمە ئەگەر بپچڕێ ئەمە زۆر بەقوترە لە هەمویە ئەمەی عەزەڵەکەش زۆر زەحمەتە ئللا زەربەیەکی بەقوت با لە عەزەڵەکەی تەمەزوقی عەزەڵی بێ ئەگنا ئەمەش زۆر بەقوتە زۆر زەحمەتە ئەمانم بەگەر بە زەربەی سیارە بە زەرباتی بەقوت یان لە 2 مەترۆ بکەوێتە خوارەوە ئەنجا ئەگەر عەزیەتیان بکە ئەمەی خەڵک زیاتر کە بڵێن لە 180 خەڵک ئەوانەی بڵێن ئەوانەی تۆپێنەکەن ئەمەیانە کە وتمان منسکەسەکەی کات لەجەکە ئەوە زۆر جار بەجار ئەپشڕێ بە تەواتی بەجار پارچێکی لێ بێتەوە سەلی بەکەش ئەوش زەربەکەی چۆنە بەزیەکەیە دویتانە کە ڕاکە و بازیار ئەوکە پاشکولی لێ بگرێت کە بەرزە بێتەوە کە ئەگەر خراپ بکەوێتەوە سای ئەرزەکە بسوڕێتەوە ئەوە لەوە احتیمالی پشڕانە چکە بەشەر ئەوە بەقوتە ئەگەر شتێک هەبوو شتێکی ناشینیش بوو لە تەلەڤیزیۆن نادەنەکرد لە کاتی حەربشتا یەکێکیان گرتو بوو بە 2 سیارە ڕایەنەکێشا ئەنجا قۆڵی لێ یعنی بەشەر ناپشڕێ ئەوە بەڕاکێشان بە سوڕانەوە نقطەی زۆفی بەشەر سوڕانەوەیە لە سوڕانەوە هەموو لیگەمنتێک و ڕەباتێک احتیمالی پچڕانیە بەرەو بۆیە ئەڵێن کە بە زەربێکی بەقوت و بسوڕێتەوە ئەنجا یعنی ئەمانە بە ئاسان ناپچڕێ بەس زیاتر منسکەسەکە قابلێتی پچڕانی زیاتر دکتۆر قەیناکە بە ئاسان ناپچڕن بەس بۆچی هەندێک کات وەرزشەوانان هەندێکیان پێکانیان زیاترە لە چاو هەندێکی دیکەیە هی ئەوەیە پێکهاتەی جسمیان ئەو بەسترانیان ئەوەندە بەهێز نییە یاخودی ئەوەیە کە لەشیان گەرم نەکردەوە پێشچوونە ناو وەرزش یاخود هەندێجار ڕەنگە بریناریەک بەرکەوتنێکی ئاسانیان هەبوو بێ و پرژوان خستوێ ئێستا و بریناریە زیاتر و زیاتر بێ و ئەکولێتەوە خۆی کۆمەڵێکە کۆ بۆ تۆ ئەو قسانی کە تۆ ئەڵێ هەمووی ڕەبتە بەیەکەوە مشکلەی ئێمە ئەکو تۆ مەسەن ئیحما مەسەن تدريبي أساسي يعني فرق كيك سامعني كأبيت أم ساحات أنا كراوت وين رياضة هيك يعني أونية بلي مدربي كان هبية يعني دكتوريان معاون طبيعي كان غلابي فيريان كاتشون رياضة كان شون عضلات يعني هذا شنو تيبي أقلم لا دروس كان أوانة زيادة معرسن بروفيشنال كان أواني كبلين لف أندية ناس راون أوانة كم تربركون بوتشو كأوانة تدريبێکی باشیانە فێریانەکەن چۆن عەزەڵاتەکان چۆن ڕاکردنەکە چۆن بازیان مهەیەن یعنی مایەچێ یعنی لەشی وا دروستکراوە کە ئەتوانێت ئەو زەرباتانە تەحملکە ئەنجا فێریشیانەکەن چۆن تۆ دیتە تەدریبات چۆن زیگزاک و ئەمانە هەمووی تەمارینەکە لەشەکە دروستەکە قەزەی ئیحماەکەش ئەوەش زۆر مهمە ئەسا بینی فرق هەیە کابرا 150 ملیۆن دۆلار سەعرێتی ڕۆژی 8 ساعت تدریبەکە کە ئیبینی پێش یاریەکە بە 5 دقیقە 10 دقیقە ئیحمای پێکە چکە عەزەڵات دائما نابێ یەکسەر هینی کە بێ بە تەدریجی بڵێن بە تۆزە ئەین تۆ سەرخۆی باشە بینێرانی خۆشەویست و هەموو کات ئاگادارن لە ڕێی کۆمەڵایەتی فەیسبوک پیجی فەرمی کورسا داوانی ڕاستەخۆ لەگەڵمان دەتوانن پرسیارکەن دکتۆر یەکێ لە پرسیارەکانەوەی ئەڵێ ئەژنۆم تووشی سوڕان بۆ لە کاتی یاریکردنا چی بکەم ئەڵێ ئەژنۆم تووشی سوڕان بۆ ئەڵێ چی بکەم بۆی کە ئەو حاڵەتەم بۆ طبعا بۆ تەشخیص ئەبێ پرسیارەکانی کە لێ بکەین بێجگەل لە سوڕانەکە ناڕەحەتەکەی لە چیایە مثلا شت هەیە لەوانە هەیە قاچ قفڵە بێ قفڵ چۆن یعنی بەگیر ئەوەستێ بەعجار ناکرێتەوە یان دائیمە ئازاریە یان زووزووە ئاڵسێت ئەوانە معنای باش نییە ئەبێ فەحسکە فەحسەکە دوو شێوازە یەکێکیان کە فەحسی سەریری پێڵێن یعنی دکتۆرەکە هەموو ئەمانە فەحسەکە کە شک لە کوێکە کە بەسەن ئەڵێ لەوانەیە ئەوەی پچڕابێ ئەنجا ئەینێرێ بۆ MRI پێڵێن خۆتان نەزان مۆڵاتزیەکە ئەتر تەشخیصەکە ئەکرێ و چارەسەرەکرێ
باشە بۆچی هەندێک جار کە باسی نەشتەرگەریە کرێ هەندێک لە گەنجان خۆیانی لێ بە دوورەکەن ئایا نەشتەرگەریەکە ئەوەندە قورس و گرانە یاخود هەر ترسێکی گشتی لە نەشتەرگەری سوالەکە زۆر جوان بەس خۆی ئیشکالێک دروست بووە لە بینی ئێمە و خەڵکە ڕاستگۆ بین خۆ ئەو جارش بیریە بەرنامەیەک باسی من باجار لەوانەیە دکتۆرەکان پێیان ناخۆش بێت واقعی حالەکە وەزعی ئەم زروفە و ئەم زروفی مادیە و خەڵکەکە والیەکە زیاتر تەماعی پارەکە بێت بەرەو خەڵکەکەش ترساوە مەساڵێ و دکتۆرە چمۆلایش دکتۆر یەکسەر ئەڵێ عەمەلیات لەلایەکەوە ڕاستە و لایەکشۆ ڕاست نییە تەمعەن لە ساسە خۆشەک نییە هەمووی ئەلحەمدوللا دکتۆری چاک هەیە و دکتۆری هەیە زەمیری هەیە و ئیش و علمی ئیشەکات بەس پارش ئەومەت ڕائکێشێت لەبەرەوە ئەم هینە دروست بووە لە بینی نەخۆش و یان بڵێن ئەو وەرزشکاران لەگەڵ دکتۆرەکانە ئەو ناحەیە بینە سەر عملیاتەکە حتا ئەوانش دڵیان نەبێتەوە ئەوە نەترسن ئەو قسەی کە کردم فەحسەکەی کە باش بیکات دکتۆرەکە ترخۆ تۆ کە دکتۆرە بینی جوان فەحسەکە خۆش و تیەگەی کە ئەمە دکتۆرەکە وردە و ئێ شتەکە بدۆزێتەوە ئەجا ئەو نێرێ بۆ ئێمارایەکە ئەجا فەحسەکانەکرێ ئەجا قەرارەیە ئەوانە ئەبێ ئەو نەخۆشە مرتاح بێلی کە ئەو دکتۆرە ئیشی خۆیەکات یعنی سەر بۆ ترسن یعنی ئەکو پێم وتی زەرباتەکان زۆر نییە حتا عملیاتەکان شەک نییە هەمووی عملیاتی بێ ئسا ئەوەی من سکەسەکەی کە باسمان کردەکوی لالە ئسا ئەو بەعجار تۆزێت تیغە بێ بیرنارێکە بێت فترەیەک و ئاڵسان و لەدوای چاکە بێتەوە و پێ ئەوترێ یعنی شەک نییە عملیات واتە زۆرینان بەس نەوەیەکیە بەکەتان دڵی پێڵن ئاوا بڵێن بەکەتان دڵ لە چی هاتەوە و دەستکی دەرگا ئەمە کە بڵێن هیلالە پارچێکی ئاوا لێ بێتەوە هاکو دەستکی لێە ئەمە ئەچێتە بینی تۆپەکەەوە و بینی لاقەکەەوە بەعجار ئەتر زوو بەگیرەوە سێ بەڕاستەوە زەعاجیانەکە و ئازارەیە باشە ئەوە پێویستەکە عملیات کرد دکتۆر هەندێک پرسیاراتۆمە فریا بکەوین چارەسەری گوێزنگ چییە خۆی گوێزنگ چییە نەمبیستۆمە چۆن گوێزنگ نایزانم ئەڵێ وەرگەڕانی گوێزنگ نازانم ئەکرە بێ بازێ تەرجمەی کوردی هەیە وڵی لە جونگەکانم نەوەنگە شارەزانیم لێ بەڕاستی منیش بەداخەوە پرسیارێشتر ئەڵێ شانی چەپم وە بەرز نابێتەوە ئازاری هەیە کە بەرزیە کاتەوە ئەمە لە ورسشەوان و خەڵکی ئاسایە جیاوازی هەیە لە دوو شێوازا بێت شێوازێک هەیە خەڵکەر خۆی شەو نووسووە ئەوانەی کە زۆر لەسەر تەنیشتەخەون هەڵسێ بۆ بەیانی خراپ نووسوەتر ئەو عەزەڵاتانی کە ئینی سوڕانەوەی پێڵەن چوار ماسوولکەیە ئەوی نەمزانی یەکنای شانەکە مەهێنا لە بینی تۆپەکە و دەفەیشان چوار ماسوولکەی وردە ئەمانەینی سوڕانەوەیە باش ئەکو بە ئاڵسیەتیان تەلەیفی پێڵێن ئەتر ئازارێکەکە هەیە ناتوانێت حتا باجات نایەن ناوە تەجەمع دکرد یعنی فرۆزن ینی ئەکو ئەیبەستێت ناجۆڵێتەوە باشە لە لیان و زەربا ئەوە ئەگەر ئیشێکی قورسی کردبیان خراپ شتێکی هەڵگرتی بێ عینە شت ئەو چوار ماسوولکەی ئەزیەتی باش کەواتە پێم بڵێ ئەوانەی لەسەر دەمەخەون ئەو جۆرە نووسنە خراپە یاخودەوەی لەسەر تەنیشت زیاتر مەشاکرەکە خاصن کە گەشتە دوای 35 ساڵ ئەتر دەست پێکا مەشاکری شان ئێشە وا باشترە گۆڕین و ئەم دیۆدی و لەسەر پشت و ینی زۆر لەسەر تەنیشت پاڵ نەکەون لەسەر یەک لانە بێتەوە باشە دکتۆر ئەڵێ 3 ساڵە بەوەی پێکان و نەمتوانی وەرزش بکەم پێکانی قولەپەی خوارەوەی کەواتە ئەگەر ئەوە بێت تەمان تۆ ناتوانین بە 3 ساڵ زۆرە چکە لێرە ئەگەر بینە سەر ئەم جونگەیە ئەمەش عینەن چۆن ئەژنۆوتمان ڕەباڵی هەیە لەم لاو لەولا هەیەی حتا نەیە بەم لاو بەولا زیاترینیان توان بڵێنە سا هەفتا زیاتریان ئەمیان بینارە بێت نادرن ئەگەرم ئاوا 3 ساڵە نەیتوانی وەرزش بەعزیە جار ناو کڕکراکەکە بیرنارە بێت لەبەرەوە ئەبێ ئەشعەیەک و ئێمارایەکی باش لینکێچکە ئەوە ئەگەر وابێ ئەبێ دەرزی لینجیوینی بۆ بکرێت بۆ ناو جونگەکەی هەتا چارەسەرکرێت ئەو فەحسانە بکرێ حتا طبعا ئەوە عینەن ئەو قسە یەکی کەش عینەن شت بتوڵەی تۆپتۆپێنی بۆ تووشی ئەوە بوو بزەبت 6 هەفتە مایە حتا هاتەوە ئین چۆ یاری یعنی بەو دەرزی وشتە کەوتەوە یاری دکتۆر پرسیارێکا تۆڵێ من 20 ساڵە حەبی میسپریمە خۆم 20 ساڵ 20 ساڵ بەڵێ مسپریم بەڵێ والله خۆت ئەڵێ یەک ڕۆژنەی خۆم لەبەر ئازاری قاچم ناتوانم خۆی ئەوە زیاتر یعنی ئەوانە جعایدی باتنیە بەس بۆ ئێمە ئەمە علمی نییە یعنی شتیوان نییە 20 ساڵ 20 ساڵ
ئەگەر قەزایی مەشاکلی کەی هەبێت لە ڕۆماتیزم ئەوە ئایدی دکتۆری ڕۆماتیزمە نەخۆشی جونگەی مزمنی پێڵن ئەوانەیە درێژ خاوێنە ئەگناشتیوانێ لە تووبی ئێمە دەرمان ئەسن دەرمان زۆر کەم بەکارێنی زیاتر ئێمە علاج طبیعیە لەگەڵ تەقوی عەزەڵات و کرکراگەیەوە ئەوە بەکارێنی. باشە دکتۆر لە کاتی وەرزشاجە هەر جۆرە وەرزشێک بێ ئەگەر ئازارێک لە شوێنێکمان دروست بوو لە جمگەیەک لە شتێکە چەند ڕۆژ لەگەڵی بڕۆین یاخود پشوو بدەین و ئەگەر باش نەبوو سەردانی پزیشکەکەین ڕەنگە هەموو ئازارێک پێویست بە سەردان نەکات ئەوە کەوێتە سەر ئەو کەسە تازە دەستی پێکردووە سا مەسە من چوم یاری بکەم ئەمڕۆ لەوانێ ساڵێک یاریم نەکردی بێ کە تۆ ئەچیت و ئەم یاریەکی قورسەکە یەیتەوەتر ماسوولکەکان و زۆربەی و جونگەکان و ئازارەیە کە ڕانەهاتۆ لەسەر ئەوە تۆ ئەکو وتمان دائیمەن بە پلە پلە بە تەدریجی تۆ بیکەیت ئەوانەیە هەکو چۆن پرۆفشناڵەکان ئەبینی قەت مەشاکلیان نابێت لەبەرەوە ئەوانی کە تووشە بن ئەبێت بەردەوام بێت بەس بە کەمتر هەفتەیە دوان ناگاتە سیان هەمووی ئازاری نامێنێ ئەوەی کە ئاوا تازە وەرزشی کردی بێت باش نادرن ئەوم لەبیر نەچێت بەعزێکەیە کە حرەکەی زۆرەکە و ڕانەهات و عەزەڵەکان بە ئەجار یورک ئەسید هەیە بەرزە بێتەوە ئەچێتە جونگەکان ئەزیێتیا بێ فەحسێکی خوێنکە ئەگنا باقیەکەی لە 2 هەفتە چاکە بێت. باش ئەوەی گوێزنگەکە ڕوونکردنەوەی داوینەتی ئەڵێ مەبەستم قولەپێ ینی بەشی پشتەوە ئەڵێ سوڕانی توش بووە سوڕانەکە وتمان یان ئەبێ ڕەباتەکان بێ یان ناو کرکراکە بێت تەمان ئەوە بێ فەحسێکی باش بکرێت عینەن شت ئەشعە و MRI بکرێت تەشخیصەکرێ ناتوانین بڵێ هەموو شتێ لە ساسە بەس تاکید چارەسەری هیچ پێکانێکی وەرزشی هەیە بە وەرزشەوانتان و تبەیتر تۆ ناتوانین وەرزش بکەی ناتوانی نەسیحەتێک هەیە مەسەنەن ئەوەی کە وتمان سەلیبەکە شرانی سەلیب کە زەر ئەکرێتەوە کە دانیت قابلێت هەیە بچڕێتەوە لەبەرەوە تۆ نەسیحەتێکی بڵێ ئەتوانی تۆپتۆپێنکە بەس ئاگادار بە لەوانەیە بپشرێت باشە بەس ئەوانەی ئەفو منسکەسەکان نە ئەتوانن چنەوە سا زۆر کەس لاعبە مەشهورەکان منسکەسی برنار بۆ چۆتەوە بۆ یاری طبعا دوای ماوەیە عینش تەئهیل و فیزیۆتەراپیە کات و علاج و ڕاضاکە ئەنجا چێتەوە بۆ یاری ئەتوان. دکتۆر کۆتا پرسیارم ئەگەر کەسێک پچڕانی بەستەری ئەژنۆی هەبێت لە نێوان ئەوەیە کە بڵێ یاری مەکە هەتاکو و نەشتەرگەریەکەیت خۆی دوو ڕگای هەیە ئاخر پێم وتی نۆ یاریش مهمە سا مەسەن ئەوانەیەن ئەڵم ڕۆمە لە بکە تۆپتۆپێن مەکە تۆپتۆپێن ڕاست بە کوردێکی خۆمان ئەیکولێنێتەوە ئەزیێتیاتەوە ئەوە فەرقەکێتی نۆئی وەرزشەکەش مهمە یعنی تۆ لە کام وەرزشای پێتەڵ بۆتە کرێیان نا ئەگەر ئەوە شو بچڕابێ باش هیچ شتێکێ بە بینەران بە چارەخوازانی بڵێ کە بەرکەوتنێتە بێ لەگەڵم حاڵەتانە و زۆر ڕوون نەبێ لای خەڵک وەڵی بن ئەمەی کە سا دیومە ئەم جیلە تازای زۆرم بەدڵا هەمویان خەریکی لە شیانن یعنی ئەمە بەڕاستی شتێکی گرنگە شتێکی ئاڕاقەت ئەوم نەدی بوو جیلی سا هەمووی خەریکە بڕۆ جموە بەس یەک نەسیحەتمێ بۆیان دائیمەن لە ئەوانەی قورساویشتەڵگن لە کەمەوە بۆ زۆر نەڕۆن فەرقی زۆر دوو با دائیمەن مدەربیانە بێ سا بڕۆ لە هەموو شوێنە چکە مدەربەکە باشتر فێریەکات یعنی سا هەیە خۆیەچێت ئەڵێ من هەموو ڕۆژێ چم سەعاتێ 2 ساعت مدەربەکە فێرتەکە عەزەڵاتە چکە و خوێنێتی ئەمە مەسوولکەکان چۆن ئەو باشترە لەبەرەوە من دائیمەن نەسیحەتم ئەم گەنجانە دەستیان خۆش بکە ئەماکەن بەس با مدەربیانە بێ حتا ئیشەکەیان بە عیلمی و عەزیەتیان نەگات. بینەرانی خۆشەویست ومێ دەکەین هەموو لایەکتان ساخ و سەلامەت بن دکتۆر وەرجەر سپاس بۆ بەڕێزت کە ئامادە بوویت ئینشاءڵڵا تا بەرنامەی شتر بەیەکەگەینەوە خواتان لەگەڵ